سڵای خوای گەورەتان لەبێت. پرسیارێک کە لە ڕەمەزاندا زۆر جار دەکرێت ئەوەیە: ئایا ڕۆژوگرتن دەبێتە هۆی پاکردنەوەی خانەکانی جەستە لە مادە زیانبەخشەکان؟ زانای بایۆلۆجی یابانی یۆشینەری یۆسۆمی لەسەر دۆزینەوەی ئەوەی کە ڕۆژوگرتن دەبێتە هۆی هاندانی کردارێک کە پێی دەوترێت ئۆتۆفەیجی کە چەندین سوودی زۆر گرنگی هەیە بۆ تەندروستیمان لە ساڵی 2016دا خەڵاتی نۆبڵی وەرگرت. بابزانین هۆکاری وەرگرتنی ئەم خەڵاتەی بۆچی دەگەڕێتەوە. لە دۆزینەوەکەیدا بە شێوەیەکی زۆر سەرسوڕهێنەرانە کاریگەری بە ڕۆژوبوونی لەسەر جەستەی مرۆڤ دەردەخست، چونکە لە کاتی برسیبووندا جەستەی مرۆڤ دەست دەکات بە شیکردنەوەی پرۆتینە ژەهراویەکان، ڤایرۆس و بەکتریا و ئەو پێکاتانەی تری خانەکان کە تێکشکاون. پاشان ئەم پێکاتانە دەگۆدرێت بۆ پێکاتەیەکی تر کە جەستەی مرۆڤ وزەی لێ دەست دەکەوێت، هەروەها بتوانێت بەکاری بێنێت بۆ دووبارە دروستکردنەوەی خانەی نوێ و چاکردنەوەی خانەکانی تر، کە مەژوا دەکات بێژگە لەوەی جەستەی مرۆڤ ڕزگاری دەبێت لەو پێکاتە زیانبەخشانە، هەروەها سوود لەو پێکاتانە وەربگرێت کە ئەمەش پێی دەوترا قۆناغی ئۆتۆفەیجی. لێرەدا پرسیار دەکرێت: ئایا ئەگەر ئەم کردارە لە جەستەی مرۆڤدا ڕوونەدات ئەنجامەکەی چی دەبێت؟ ئەگەر ئەم پێکاتانە لە کاتی برسیبووندا لە لەشلا نەبرێت، ئەوا دەبنە هۆکارێک بۆ زۆرێک لە نەخۆشیەکانی ڤایرۆس و بەکتریاکان، ئەڵزایمەر، پارکینسۆن، شێرپەنجە و نەخۆشیە درێژخایەنەکان و جەڵدە و کۆمەڵێک نەخۆشی تر. لە کۆتاییدا ئەم زانایابانیەی کە خەڵاتی نۆبڵی وەرگرت پێشنیاری ئەوە دەکات کە مرۆڤ پێویستە بە بەردەوامی و بۆ ماوەیەک دوور بکەوێتەوە لە خۆراک و بەڕۆژوو بێت، چونکە دەبێتە هۆی تەندروستبوونی خانەکان و درێژبوونەوەی تەمەنی مرۆڤ. داواش دەکات توێژنەوەی زیاتر ئەنجام بدرێت، چونکە دڵنیایە ئەم برسیبوونەی مرۆڤ سوودی زۆر زیاتری هەیە بۆ جەستەمان. ئەمە سوودێکی تی سەرسوڕهێنەری بە ڕۆژوبوون بوو. تا ئێستاش گومانت لە بە ڕۆژوبوون هەیە؟ تەندروست باش و لەشساق بن. خواتان لەگەڵ.